گەمێ بگرن وەمەڕێوەم من ڕوخسار و سەدایەوەم. بە بەشداری ژمارێک لە ئەندامانی ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵ ئیسلامی کوردستان تیمەکانی بانگەشەی لیستی 104 بۆ ناساندنی لیستەکە و کاندیدەکانی سنووری هەولێر هەڵمەتێکی فراوانی دەرگا بە دەرگایان لە گەڕک و بازاڕەکانی شارەکە ئەنجامدا. هاوڵاتیانیش بە ئومێدەوە لە لیستی 104 کۆمەڵ ئیسلامی دەڕوانن. کۆمەڵی ئیسلامی کۆمەڵێک ڕێکار و ڕێگای جیاواز دەگرێتە بەر ئەو ڕێکارانە کە لە جیهاندا بە شێوەی جیاواز بەربڵاوە دیارە یەکێک لە ڕێکارەکان بریتە لە هەڵمەتی دەرگا بە دەرگا کە ئێمە ئەم شەو سەرەتای دەستپێکردنی ئەو پرۆسەیە وا دیارە کە کۆمەڵێک لە سەرکردە و کاندید و کادیری کۆمەڵی ئیسلامی ئەم شەو ئامادە بووە لێرانە. بە پێویستمان زانی کە ئەمە ئەو شەو بڕیار بدەین بە گەڕان بەناو بازاڕەکان بە گەڕان بەناو ماڵەکان بۆ ئەوی زیاتر هەم لیستەکەمان هەم کاندیداتمان هەم پەیامی ئێمەی کۆمەڵی ئیسلامی بۆ خەڵکە بناسین. زە خۆشحاڵی ئەلحەمدولە خەڵک بەڕاستی پێشوازیەکی چاکمان لێ ئەکا و خەڵک دەنگدەران یا هاوڵاتیان بە شێوەیەکی زۆر جواندێن بەدەممانەوە ئیستیقبالمان دەکەن کە دەڵێن کاملیز دەڵێن کۆمەڵی ئیسلامی یعنی زۆربیان ئاماژە پەنجیان بەرزەکەنەوە کە بۆ سەرکەوتنی ئینشەڵا لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان. دڵنیاشین خەڵک متمانەیەکی باش بە کۆمەڵی ئیسلامی دەکات چونکە لە ڕابردووە بەهۆی ئەو هەڵوێست و جوامێریەی کە نوێاندوێتی لە قۆناغەکانی پەرلەمانی بێت حکوومەتداریەتی بێ ئەوەندەی کە لە نێو حکوومەتدا بۆ توانیوێتی ئەوە بە خەڵک بسەلمێنیتن کە ئێمە دەتوانین لە داهاتوو شامەتمانەی باشتری هاوڵاتیان بەدەست بێنین و بتوانین ئەوەی کە خەڵک دەیەوێت داکۆچیان لە پێناویە بکەین. بڕیار وایە هەڵمەتی دەرگا بە دەرگا بۆ ناساندنی لیستی 104 ڕۆژانە بەردەوام بێت. بۆ ئەو مەبەستە ژمارێکی زۆر تیم دروست کراوە تاوەکو تەواوی گەڕک و ماڵ و دوکان و هاوڵاتیانی هەولێر کارنامەی لیستی 104 و ژمارەی کاندیدەکانیان پێ بگات. تا ئێستا ئیستیزابەیەکی باشێ لەلایەن جەماوەری شاری هەولێری کە ئینشاءڵڵا دەنگ بە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی دەدەن. ئەو لیستەی کە ئێمە سەربەرزین جەماوەری کوردستانیش دەمان ناسن بەڵام دەمانەوێت زیاتر بە بیریان بێنینەوە هەم ڕقەمی لیستەکە و هەم کاندانیان پێ بناسێنین. کۆمەڵی ئیسلامی هەڵوێستەکانی دیارە و خەڵکی ئیناسێ بەڵام ئێمە ئیمشەو لەم هەڵمەتی دەرگا بە دەرگا ویستمان بەڕاستی لیستی 104 بە هاوڵاتیانی شاری هەولێر بە تایبەتی بناسێنین و کە لیستەکەی لیستی 104 و خزمەتی بە هاوڵاتیان کردووە و بەڕاستی بە بیریان بێنینەوە ئەوان بە تامەزرۆیە پێشوازێکی زۆر گەرمیان و یعنی خۆشحاڵ بن بۆی کەوە لیستی 104 خزمەتێکی باشی کردو ئینشاڵڵا لە داهاتووشا خزمەتی باشتر ئەکا. جێگای شانازیە ینی کاتێک ئێمە دەنگ بەو لیستە دەدەین لەبەرچی یەکێمیان ئەوانە دەست پاکن ئەمینن داوێن پاکن ینی یەک ئەو دووش دزی ناکەن لەو میلەتە بەڕاستی ئێمە پەرلەمان دەرماندیوە لە بەغدا لەسەر دزی دەرکراوە ئەمە کەسانێک دەنیکە لە حوجرە پێگەشتین. کۆمەڵ ئیسلامی کوردستان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە لیستی 104 و کۆمەڵی کاندیدی بوێر و شارەزا بەشداری دەکات بە ئومێدی بەدەستهێنانی متمانێکی زۆری هاوڵاتیان بۆ ئەوەی چۆن لە ڕابردوودا لە دژی نان بڕاوکردن و برسیکردنی خەڵکو و پێنەدانی موچە بە فەرمانبەران بە هەڵوێستەکانی دژی دەسەڵات وەستا بووە لە ئایندەش لە هەڵوێستەکانی چەند قات بکات. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێیان هەولێر.